پەرلەمانی کوردستان دەستی بە کۆبوونەوەکانی وەرزی یاسادانانی خولی بەهارە کردەوە ماوەی 4 مانگ بەردەوام دەبێت بۆ ماوەی 30 ڕۆژ پرۆژە و پێشنیاز لە پەرلەمانتاران و حکوومەت وەردەگرێت. سەرۆکی پەرلەمان ئەو پرۆژانە ئاشکرا دەکات کە لەم وەرزە پەرلەمان بە هەماهەنگی حکوومەت لەم وەرزە یاسادانە پەسەندیان دەکات. بۆ ئەم وەرزەش بە هاوانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بابەتەکانی وەبەرهێنان، پاراستنی مافی نەخۆش، پاراستنی سامانی ئاو، پاراستنی شوێنەوار، دەواازە سنووریەکان، پاراستنی بەرهەمی خۆماڵی، ئەنجومەنی دەرمان و خۆراک، قەدەغەکردنی بە قاچاغبردنی نەوت، ڕێخستنی فرۆشتن و هاوردەکردنی لێدەرهێنراوەکانی نەوت ئەولەوێتی کاری تەشریعی پەرلەمان دەبن. فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە پێکینەری کابینەی من ڕێکەوتون لەم وەرزە پێکەوە پرۆژە و پێشنیاز پێشکەش بکەن. بۆ مەبەستەش ژوورێکی هاوبەش لە نێوان فراکسیۆنەکان پێک دێنن بڕیارە لەم نزیکانە کارەکانیان تەواو بێت. سەرۆکی فراکسیۆنی پارتی باز لە وردەکاری ڕێکەوتنەکان و لێکتێگەشتنی فراکسیۆنەکان دەکات. لێژنەیەک لە نێوان پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی بەشدار لە حکوومەت و لێژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمان دروست دەبێتن، ئامادەکاری دەکرێتن ئەو بیر و بۆچوون و پرۆژانەی کە لەلایەن فراکسیۆنەکانیشەوە هەیە دێتە ئەو لێژنەیە بڕیاری لەسەر دەدرێت کە لێ پرۆژەی هاوبەش پێشکەش دەکەین. ئەمە جگەلەوەی ئەو پرۆژانی لە حکوومەتیش دێتن، جارێکی دیکە بەشێک دەبیتن لەوەی کە بە ئومێدی ئەوەی کە لە حکوومەتیش کۆمەڵێک ئامادەکاری کرایە پرۆژە یاساکان لە تەواوبوونن، ئەوانیش لە زووترین کات بێنە پەرلەمانی کوردستان تا بتوانین لەم وەرزەدا زۆرترین و باشترین پرۆژە یاسا بکەینە یاسا. ناوی ئەندامانی ئەو فراکسیۆنانە دیاری بکرێتن لە ماوەی 1-2 ڕۆژی دیکە یەکەم کۆبوونەوەی ئەو لێژنەیە دەست پێ دەکاتن. ئەو فراکسیۆنانە بەشداری ئەم ژوراوە بەشە دەکەن ئەوانن کە بەشداری حکوومەتیان کردووە بە جۆرێک ڕێکەوتون بۆ لەمە دوا پرۆژە و پێشنیاز یاساکان بە هاوبەشی پێشکەش دەکەن بە ناوی پەرلەمانەوە دەبێت. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت ئەم ڕێکەوتنە گرنگە و لە بەرژەوەندی هاوڵاتیانە. هەندە پرۆژە یاسایی زەرور هەبوون لەبەر ئەوەی هەندێک کەس یان هەندێک فراکسیۆن کردبوویان بە پرۆژە یاسا بەداخەوە منافەسی حیزبی لێ دروست بوو نەتوانە تێپەڕێنرێن. بەڵام ئیتفاقێکمان هەیە ئەو فراکسیۆنانەی کە لە حکوومەت بەشدارن وا بکەین پرۆژەی وا پێشکەش بکەین ناوی کەس و فراکسیۆن و ئەوانەی پێوە نەبی ببنە پرۆژەی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی نەکەونە ژێر منافەسەی حیزبایەتی وانە بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاتر سوودمەندی. ئەو بەڵێن و ڕێکەوتنانە پەرلەمان زیاتر لەش پرۆژە و پێشنیازی یاسای لەبەردەستە کە بۆی ئێستا لە پرۆژە پێشینەکان و بەشێکیان پرۆژەی حکوومەت هەرێمی کوردستانن. چاوەڕێ دەکەن لە ماوەی 10 ڕۆژی داهاتوو ژمارەیەک پرۆژە لە حکوومەت هەرێمی کوردستانەوە بۆ پەرلەمان بنێردرێن. لەوانە پرۆژە هەموار یاساییەوە بەرێنان کە یەکێکە لە پرۆژەگەنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. موشمان سادق کوردستان 24 هەولێر.